لایەنی تر تأثیری فارسی گەرێتیەکەیە کە من پێم وایە تأثیری فارسی گەرێتیەکە زۆر گەورەیە لە ناو تەشەیوع بە تایبەتی ئێرانیزمەکە. هەندێک لەوانەی کە توێژەرەوەن و بەحسیان نووسیوە ئەڵێن تەشەیوع هەر خۆی بریتیە لە نەزعەیەکی فارسیوانی. لەبەر چی واڵن چەند نقطەیەکیانە. یەکەم ابن حزم و مەقریزی کە دوو عالمی گەورەی طبعا ئەهلی ئیسلامن. ابن حزم صاحبی مەذهبی خۆیەتی مەذهبی ظاهری ئەندەلوسیە و مەقریزیش صاحبی توێژینەوەی تاریخیە. ئەفەرمون هەردووچیان ئەوان ابن حزم لكتابي الفصل في الملل والأهواء والنحل مجلد دو لا برد 173 المقرزيش لا الخطط لا مجلد دو لا برد 162 هردو كان أفرمون طبعا أفرمون إن الفرس كانت من سعة الملك. فارس كان ده صلاتي برفراواني ملكان هبو ده صلاتي زور برفراواني عند الروم وقرتويانو تعصين وعلو اليد على جميع الأمم ده صلاة دارب بسر همو أمتاني ترى وجلالة الخطر في أنفسها خوشيان لنا أخوانا عند صلاة كان وهابو كهيبة السامي زوري دروس كردبو بحيث أنهم كانوا يسمون أنفسهم الأحرار والأسياد. خوان ولو تبرزو هرالبو بونكا ناي خوان بزبا آزادو سيدة كان ناوبرت خلشي تريان همو بعبد زاني كانوا يعدون سائر الناس عبيدا لهم. وانا زاني خلق كيترمو كويلي أوان يا أبي بن بكويلي أوان. فلما امتحنوا بزوال الدولة عنهم على أيدي العرب كاتك امتحان كران بوي دولة كان فوتال سردستي عرب. كان العرب عند الفرس أقل الأمم خطرا. عرب لاي أوان كم ترين خطريات يعني ولا لتشاو أمتاني ترى يعني أوان لما أمان هرنا ترسان تعاظمهم الأمر شتيشي زور قورب أما بلا زور شتيشي قورب وكالرخاون لسردستي عرب. تضاعفت لديهم المصيبة مصيبة كان زور قورة البكا عرب روخان دوني وراموا كيد الإسلام بالمحاربة في أوقات شد. هولي عندها بمكر كيدو بفيل طلق بازيو شوا شكاري دجاية عرب بكنو في كل ذلك يظهر الله الحق. بلام همو جاري شخاي قورة حقي درخستو كيدكي أوان مكرو فيلي أوان سرينا أقرد. فأظهر قوم منهم الإسلام باشان مجبور بون كومالك الزوريان إسلامتيان راقيان واستمالوا أهل التشيع توانيان أهل الشيعة قريت يكراجشن بلا إخوانا بإظهار محبة أهل البيت واستبشاع ظلم علي بزعمهم أنجهات محبة أهل بيتيان كرب الدين وديدن إخوان وسرود إخوان هروها ظلم مكانك العلي كري بطالب كراو وكو إخوان لافو قزافيان ليدا أبم شور رقايا هاتن هتاوكو تأوتي قلب التشيع كبنو تشيع يعني احتواء كرد يعني تشيع كان كرب التشيع شي فارس يعني. أما يكم نقطة كزور جوهرية. دوم عرب بشويتي قشتي آزادانا أجيان صحراء دصلاتي مركزي نبو ببي قبيلة كان يعني أجيان دوائي كإسلام هاتو خلافي بودا مزراندن خلافتك بهالبجاردني خلق ولا سقيفي بني سعيدة لسقيفي بني ساعدة كوبو بونو سراني قريش سراني أنصار همو كوبونو خليفان هالبجار لبرو هالبجاردني خليفة بوان بو بالسيستم. فارس شتيوايان نبو چونك فارس باوريان وابو ملكة كانيان أصلا لخواوة دي أرتون فرعون كانيان أصلا لخواوة دي باورشان بخوا نبو كآمونا بلان أيانود بشك لخوايتي هاي فارسيش بهمان شو أيانو قداستي ملك لو هاتو كبشك لخوايتي أم سلالانة تايبتن شون سردماني خوي ناو رومي شال أوروبا أيانود ملكة كان خوينيان شينا فرق يعني هي أواني فارسيش بمشي ويبون بويا دواي تشيعك كتشونا فارس ويا فارس كهاتنا وتشيعك واحتلال يعني هردو كان بون بيك وكو ماسينيون كمستشرقي يجيو لك يلا صار نوصتو بينجي هجري زمني صفوي كان على التشيع يعني فارس يعني تشيع شون كأوتري يهود ما بس دوي قومي يهودية ديني يهودية هردو شي وكو يكن هي أواني جوابون بهمان شوا همو فارس يعني غالبيتي طبعا زورينا بوبا الشيعة زورينا كيف فارس أمانش لو ديدو تصوروا بون كقداستي ملك إخواني ساسانيا كانوا أمو ملكاني عنده أي كلا سردسي إسلامش روشتن أم بيروزيان هبو أبواي أم بيروزي بينن بوناو
تەشەیوعەکە پیرۆزیەکە بۆچێ دێنن بۆ عەلی کوڕی ئەبی تاالب بۆ فاتیمە بۆ حوسەین کە ژنی مەلیکی فارسی مارە کردو هی یەزدەجورد ئەم پیرۆزیە لێرە لە دید و تەسەووری دەستە جەمعیانە لە عەقلی دەستە جەمعیانە نەقڵ بۆ خێزانی عەلی و فاتیمە طبعا حتا بۆ ناوی فاتیمە کەش خۆشی هەر پێیان مەبەستەوە بۆ خێزانی عەلی کوڕی ئەبی تاالب خێزانی حوسەینی کوڕی عەلی کەوا بوو کچی یەزدەجورد دایکی هەموو ئیمامەکانە بۆیە بەلایەنەوە ئیتر زۆر ئاسان ڕۆیشتە ناو ئەم نقطەی دوو هەمە ئەوەیە کە ئەوان کە خەلیفەیان نەئەزانی و کە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کۆچی دوایی کرد و خلافەت هەڵبژێرا و ئەبوبەکر و عومەر و عوسمان وتیان نا ئەبوبەکر و عومەر و عوسمان خلافەتەکەیان زەوت کردووە چونکە قەداسەتی خزمایەتیەکەی عەلی کوڕی ئەبی تاالب ئەبوایە لەم سولالەیە بێت لە پێغەمبەر کوڕینی عەلەیهی سەڵات وەسەلام کەوا بوو ئەبێ بۆ ئامۆزاکەی بێت کە عەلی کوڕی ئەبی تاالب بۆی لەم فەرعەوە بێنەوە بە کوڕەکانیان بێنەوە طبعا ئەمانیان هەموو دوایی دروست کردەوە ووتیان ئەوانە خلافەتیان غەصب کردووە ئەمەش طبعا لە زۆر کتێبە لەم سەردەمانەی هەموو لێکۆڵینەوە زۆری لەسەر وەکو محەممەد ئەبوو زەهر لە تاریخ المەذاهب الإسلامية المجلدی یەکەم لاپەڕە 37 أحمد أمين لفجر الإسلام لاپەڕە 277 عرفان عبد الحميد لدراسات في الفرق ل 23 فالهوزن لأحزاب المعارضة السياسية الدينية في صدر الإسلام لاپەڕە 168 فلوتن بهمانشي ومستشرقة السيادة العربية لاپەڕە 76 كوابو زور لفارسكان كداخلي إسلامت يكبون بو عقائدياني خويانو كهيان بو هاتبون ندوي رحمة خوالي بشتيج كش إضافاك كزور جاي سرنجا وواشا لسري الرشتون ألي فارس لبروي زينان لقل محارمي خويان طبيعي بو يزدجورد كسراي السيام كشكي خوي مارا كرد لبروا زينا كردنيان لناواشتي طبيعي بو ومن محارمش طبيعي بو بويا كالتشيع كشيان ورقرد زواج متعة ناويانا آسان بو وأهل ملذاتي جنسيشن بطبيعي أهل فرس بمدوشتو مانو بيروزي ملكة كان لديدو تيروانينيانا فسادي أخلاقي كفسادي أخلاقي كان بوبو بالتشريع بويا إسان نوروزكش هربوان بوتو بالتشريعي الديني دعايان هي دعاي نوروز ياخد يارو دعاي نوروز داهن راوي خوان لبرو أبيني أواني كالفارسة هبون ورده هموي هاتو ناو تشيعكو قالبيكي تشيع يا توێژێکی تەشەیعی بە دەورەوە بوو بەڵام ناوەخنەکەی ناوەڕۆکەکەی هەمووی بریتە لەو معتەقەداتانەی فورسی مەجووس لەسەر ئەمە شەوەیە کە هەندێک کەس تەبەن پیانەوتن کە فارس ئەوانە مەجووسن و معتەقەداتی مەجووسیان هەیە بەم شێوەیە ئەم دووشتە یعنی ئەمە سێ تەبەن باسمان لە مولک و دەسەڵاتەکەیە تەشەیع ئاسان فارسەکان وەریان گرت لەبەرەوەی توانیان ئەم قەداسەتی مەلیکانە بێنن بۆ قەداسەتی ئیمامەکان بۆیە ئیمامەکانیش ئەوەندە لە لای تەشەیوعی فارس مقەدەسن ڕیوایەتی زۆر عەجایبیان هەیە برایانی بەڕێزم ڕیوایەتیان هەیە ئەڵێ پیسایەکەی ئەبوو جەعفەری پیسایەکەی ئیمام جەعفەری سادق ئافرەتێک وەری گرت و لە خۆی هەڵسوو یعنی ئەمە شتێک کە ناکرێ قبوڵ بکرێ بەڵام چونکە هەموو یەبەنەوە بۆ ئەم خوڕافات و دەجەلەی کە پارەی پێپەیاکەن ئەجنا باش ئەگەروا بۆ یەک سەحابی بۆ پێغەمبەریان کرد عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئاوی دەستنوێژەکەی هەریەکە هەوڵێدا ئاوی دەستنوێژەکەی بەرکەوێت بەس قەت ڕۆژە لە ڕۆژان بۆ قەترە میزێکی هەوڵیان نەداوە ئەمەش لەوانەیە کە بە دەردی فارسە لە ئینسان قۆچ دەرەکە لە تەعەجوبیە بۆیە بەڕاستی ئەمەش نوقتەیەکی دووهەم ئەوەیە کە ئەو مەلیکانەی کە بە ویراسی دەسەڵاتیانە گرتە بەردەست و مقەدەس بوون لای فارس ئەم دید و نەزرە لە عەقلی جەماعیە هاتە ناو تەشەیوعەکە بۆ ئیمامەکانیان کە بە تەسەلسل ئاوا ئەیهێنن ئیتر لە مەهدیە گیری خوارد و خۆشیانەسە گیریان خواردو بەدەستێەوە خاڵی سێهەم ئەوەیە کە دوایەوەی مسلمانان وڵاتی فارسیان داگیر کرد فەتەحیان کرد ئیمامی حوسێنی کوڕی عەلی خوا لێیان ڕازی بێ کچی یەزدەجوردی مارە کرد کە یەکێ بوو لە پاشاکانی ئێران بە ئەسیری هێنایان کەوتوو بە بەردەستی جێشی ئیسلام و عەلی کوڕی ئەبی تاالب خواستی کە وەختێ فارسەکان ئەمان بینی پێیان خۆش بوو چونکە ئیمامی حوسێن
كري فاطمة كتشي بيغمبر صلى الله عليه وسلم كوابو أشياء لما تخلوا ديسان توزا سكناي دليان هاتو لويك قبول معنا إيتر أم ئافرەتە خێزانی ئیمام حوسین بوو بە دایکی ئیمامە بەڕێزەکانی تر هەموو مەجای فرس و تەشەیوعەکە تێکەڵ یەک بوونەوە بەو شێوەیە کەوا بوو ئەمان باوەڕیان وابوو فارسەکان ئەمانی داخلی ئیسلام بوون بەو شێوە تەشەیوعەکە میراتگەری فارسە بۆیە پێویستە زۆرتر احتیمامی پێ بدەن و لەناو ئەوە خزمەتەکە بکەنەوە. پاشان لە مەلیکی ساسانیەکان کە ئەوان هەمووی مقدس بوون هاتەوە بۆ سەر بەنی هاشم باوڵێن هاتووە بۆ سەر طبعاً بۆیە عەلی کوڕی ئەبی طالب زۆر باز ناکرێت دائیمە ئیمام حوسین زیاتر باس دەکرێەوە لە ئیمام حوسینیشەوە هاتووە بۆ ئیمامەکانی ترش. جا سەیریش ئەوەیە سبحان الله شتێکی مهمیش لێرە هەیە وشەی فاتیمە کە لە ناو عەرەبەکانە هەبوو و پێغەمبەر صلی الله علیه وسلم کچەکەی خۆی نا فاتیمە وشەی فاتیمەکە لە ناو فارسا هەبوو بەس نەک بۆ معنای کە کەلیمەکە فاتیمە لە فاتیمی عەرەبیەوە هاتووە بەڵام فاتیمە لە ناو فارسا پێشتر هەبوو لە ڕیوایاتی خۆیان و لە باسی ئالیهە و لە باسی هەندێک لە خوڕافاتی خۆیان یا چیرۆک و ئەفسانەی خۆیان کە یەکێک ئافرەتێک دەورێکی گەورەی بینیوە لەو پاڵەوانی فلیمەکە بووە بە ناوی فاتیمەیە. حادیسەیە کە تەبەن لە حادیسەی باسی تاریخی کیانیەکانەکە کە یەکێک ناوی سەمەردیس بوو المهم چیرۆکێکی زۆر ئەفسانەی خۆیان هی کۆن کە یەکێک لەوێ دەوری پاڵەوانەکە ئەبینێ فاتیمەی ناوە بۆیە کەلیمەی فاتیمەکەش لە عەقلی دەستە جەمعی فارسا هەبوو لایەن پیرۆز بوو. فاتیمەش دایکی حوسینە حوسینیش مێردی کچی یەزدە جووردە بۆیە ئەم قەداسەتانە هەمووی کۆبۆ لەلایەن و باوەڕیان بەم تەشەیوعە هێنا باوەڕیان بەوە هێنا کە ئەوەی لە فارسا مەبەستیان بوو ئەشێ بەم تەشەیوعە بیهێنەوە دی و بۆیە تەشەیوعەکەش ئەوەندە احتیمامی بەشتی فارس هەیە. کتێبێک هەیە ناوی عەبدوڕەزاق الحیسان ناوی نووسیوەتی یەکێک ناوی المەهدی والمەهدەویە و هەروەها کتێبی تر تەمان لەم بابەتەوە زۆرە کە تەرکیزە کاتۆ سەر ئەوەی نەدەویش ڕەحمەتی خوای لێ بە کە تەرکیزە کاتە سەر هەم جانیبی قەداسەتی و وێراسەتەکە و میراتی مەلەکی و هەروەها لایەنی ئەخلاقیشیان کە زەواجی متعەیان زۆر پێ ئاسان بوو سیغە کەوابوو ئەبینین لەلایەکەوە قەداسەتی مەلیکەکان لەلایەکەوە هاتنی قەداسەتی یا پیرۆزی یا بەڕێزی ئەم خانەوادە بەڕێزەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێی ئیمام حوسین و ژنەکەیەوە بۆ ناو فارس و هەروەها ئەوەی کە لە ئەسڵەوە لە عەبدوڵای کوڕی سەبە ئەوە وەریان گرت و یا ئەو کە لە فرسەکەەوە پێیان گەیشت و ئەمانە هەمووی تێکەڵ بەم تەشەیوعە بوونەوە.